گۆواری لە میشە ڕۆژنامەنووسانی عزیز نۆرەت زۆن بۆ خەڵکی بورکینا فاسۆ لە 12/12/1990 تیرۆرگا لەسەر هەڵدانەوەی مەلەفی گەندەڵی دەسەڵاتدارانی وڵاتەکەی. ئانا بۆلیتۆژێفسکا لە خەڵکی رووسیا لە 7/2006 تیرۆرکرا لەسەر گەڕان بە دوای پێشێرکاریەکانی جەنگی رووسیا لە چیچان لە سەردەمی پۆتیندا. سۆکراتیس جولیۆسیاس خەڵکی یۆنان لە 19/2010 تیرۆرکرا لەسەر لێکۆڵینەوە لە مەلەفی گەندەڵی لە بواری بازرگانی وڵاتەکەی. بابێڵ ئێمبێر خەڵکی ئۆکرانیا لە 20/2016 تیرۆرکرا لەسەر هەڵدانەوەی مەلەفی گەندەڵی پەیوەندی ژێر بەژێری بەرپرسانی وڵاتەکەی لەگەڵ رووسیا و بێلارووسیا. ئەمانە هاوشێوەی سۆران تیرۆرکرا، ئەمانەش هەمان خەون و ئارەزووی سۆرانیان هەبوو داوای عەدالەت و چاکسازی و یەکسانیان دەکرد، داوای حکومێکی عادل و بنەبڕکردنی گەندەڵیان دەکرد. ئەگەر چی لە ڕەنگ و ڕوخسار و ئاین و زمان و جوگرافیا لە سۆران دوور بوون و جیاواز بوون، بەڵام وەکو شامل و دەڵێ خەمی هەمویان یەک نەبوو، یەک بوو، هەر بۆیەش هەمویان بوون قوربانی بە سۆرانی شەوا وەکو ئەستێرەیەکی پشتیداری کۆمەڵگاهەیە. 10 ساڵی ڕێک لەم پرۆژەدا بەهۆی ستافی گۆڤاری نوێنەوە مەراسیم ساز دەکەین و بۆ دەبینەوە ڕێز دەگرین لە ئینسانێک کە گەورەترین سەرمایەی خۆی یەکیانی بەخشی بە کۆمەلگا لە پێناو بەدیهێنانی ئازادی ڕۆژنامەنووسی و عەقیدە و بەیان و فراوێسخستنی تاگڕەوی و سانسۆر و ملگوڕی. ڕاستە سۆرانگیانی کردە قوربانی ئەم خەون و خۆزگەیە، بەڵام هەرگیز بیرکردنەوە و ڕێگا و ڕێبازەکەی ون نابێت و کێشەی هەیە. سۆرانی مامە حەمە شەوی 21 لەسەر 22/2008 تا 10 ساڵ بەر لە ئێستا لە کەرکووک تیرۆرکرا. کۆمەڵگای بەشەری ئازادی خوازێک و ڕۆژنامەنووسێک وە بوێرێکی لەدەستدا. کۆمەلگای کوردستان ئینسانێکی پرسەرمایە و چرایەکی ناوشەوەزەنگی تاریکستانی لە کیسوو. ڕۆژنامەنووسانی کوردستان هاوڕێ و مرۆڤێکی مەزنی پرخەون و ئایدیا و ڕێبازیان لەدەستدا. خانەوادەکەشی جگەرگۆشەیەکی مەزن و سەرمایەیەکی ناوباوەشی گەرم و محبەتیان لێفرەندا. واتە هەمومان دەنگ و ڕنگ و کائینێکی گەورەی ڕێگای ئازادی و تێکۆشان و ئازادی میدیا و ڕۆژنامەنووسیمان لەدەستدا کە هەرگیز هەرگیز قەرەبوو ناکرێتەوە. دەبێ بڵێم بەداخەوە لە بەرامبەر جینایەتکار و شەڕەنگێز و تیرۆریستێکی تر کە دەستی بە خوێنی فرشتەیەک سوودی بۆی نمایشکردن و ڕۆژبەشی نەفیسی مەشتر و پێزەوتر. سۆران یەکەم قوربانی دەستی جەلادانی شاراوە و بێناسنامەی هێستا جەنگێک لە هاوبەشەکانی دەکەن سۆرانی ئازادی ئازادی عەبدولستار شەریف ڕۆژنامەنووس و نووسەر لە کەرکووک لە 15/3/2008 تیرۆرکرا. سۆرانی مامە حەمە لە 2008 لە کەرکووک تیرۆرکرا. پاشان سەردەف عوسمان لە 2010 لە هەولێر و کاوە گەرمیانی لە 2013 لە گەرمیان و پیداحوسێن لە گەهۆک لە 2016 لایەن چەندە جەلادێکی بێناسنامەوە تیرۆرکرا. کوژانی ڕۆژنامەنووسان وەک شەبەحێکی سامناک و ترسناک بەسەرسەری ڕۆژنامەنووسان دێن و دەچن و لە حاڵەتەوە بۆ بە دیاریدەیەکی ترسناک و هیچ کەس هەواڵێکی نییە لە بکەران و بکوژانی. بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان و وەزارەتی ناوخۆ و دادگاکان هیچ هەوڵێکی جدیان نەداوە بۆ دۆزینەوەی بکەران و بکوژانیان. بەداخەوە دەبێت بڵێن بەهۆی ئەم کەم تەرخەمیە و هەر ساڵێ ڕۆژنامەنووسێک و قەڵەمێک و گەنجێکمان لێ دەستێن و ون دەکەن. هەمیشە زیندوو و ڕێگای ڕۆشنی هەمومانە. لەبێژەوە تا دێت بە شێوازی جۆراوجۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر